بێنەرانی ڕوودا و سڵاو، من ڕۆژعالی زاڵم لە واشنگتن. لە هاتنە سەردەسەڵاتی بایدن و دیموکراتەکانەوە تا ئێستا ئەمریکا نوێنەرێکی تایبەتی بۆ سووریا دانەناوە. پێشتر ئەمریکا نوێنەری تایبەتی بە کاروباری سووریا هەبوو. جۆ ڕۆیبرن دوانوێنەری ئەمریکا بوو بۆ کاروباری سووریا. ئێستا ڕۆیبرن بە کۆنگرێسی وڵاتەکەی دەڵێت کە پێویستە ئەمریکا سەر لە نوێ سیاسەتەکانی خۆی لە سووریا داڕێژێتەوە، چونکە و سیاسەتانی کە ئێستا هەیە کار ناکەن. من دەمەوێت زیاتر لەسەر سیاسەتەکانی ئەمریکا، لەسەر گفتوگۆی نێوان پارتە کوردەکان، لەسەر کێشەی ئافرین لەگەڵ جۆ ڕۆیبرن تاوتوێ بکەم. Thank you very much for being with us, Mr. Rayburn. زۆر سپاس بەڕێز ڕێبرن کە لەگەڵمانی. ڕێگەم دێت لە دانیشتنی دوایی کۆنگرێسەوە دەست پێ بکەم. تۆ لەو دانیشتنەدا بەشدار بووی. باسی چی کرا؟ دانیشتنەکە لەبارەی ڕەوشی مرۆیی بوو لە سووریا، بە تایبەتی ئەو ناوچانەی لە دەرەوەی کۆنتڕۆڵی ڕژێمی ئەسەدن. منشایەتیەوەمدا کە گەورەترین هۆکاری قەیرانی مرۆیی لە سووریا ئەو شەڕەیە کە ڕژێمی سووریا لە دژی خەڵکی سووریا دەکات. بەلامەوە گرنگ بوو ئەم خاڵە باس بکە. باشە، تۆ لە دانیشتنەشدا کۆمەڵێک پێشنیارت هەبوو. پێم وایە سەرەکیترینیان ئەوە بوو کە داوات دەکرد کە ئیدارەی بایدن نابێت تەنیا کار لەسەر دەراویشتەکانی ئەو قەیرانە بکە، بەڵکو دەبێت پلانێکی گشتگیری هەوێ. ئیداری بایدن چی شتێکی نەکردووە کە پێویستە بیکات؟ پێم وایە کاری سەرەکی کە ئیدارەکە لە ساڵی 2021 کردی سوکردنی ئەو گوشارە بوو کە پێشتر ئەمریکا لەسەر سووریا و هاوپەیمانانی دروستی کرد بەهۆی ئەو شەڕەی کە پێوە سەرقاڵە. بە تایبەتیش دیارترینیان گوشاری سزاکان بوو. یاسای قەیسەر کە لە حوزەیرانی 2020 دەست کرا بەجێبەجێکردنی ئابڵۆقەی دارایی توندی لە خۆدەگرتن بەرامبەر ڕژێمی ئەسەد. بەڕاستی ساڵی ڕابردوو 2021 ئەم ئابڵوقانە سوکرا. پێشنیازی سەرەکی من لەو دانیشتنەدا ئەوە بوو گوشار لە ئیدارەی ئەمریکا بکرێت بۆ توندکردنەوەی ئەو سزایانە بەرامبەر ڕژێمی ئەسەد، چونکە ڕژێمی ئەسەد خودی بەشار ئەسەد و ڤلادیمیر پوتینیش بێ بەرامبەر سازش ناکەن. ئەوان تەنیا کاتێک سازش دەکەن و دەچنە نێو پرۆسەی ئاشتی کە گوشاری ڕژدیان لەسەر بێت، کە ئێستا لەسەریان نییە. کاتێک کە ئەو گەماروانت دەسەپێنرێت، ناوچە کوردیەکانیش هەندێک جار کاریگەریان دەکەوێتە سەر. لەبەرەوە کاتێک کە گەمارۆکان ناسەپێنرێن وەکو لەم ئیدارەیە وەکو ئیدارەی پێش و تر، ئەمە شتێکە کە یعنی دەکرێت سوودی بۆ ناوچە کوردیەکان هەبێت، یان ئەمە شتێکە کە سوودی بۆ هیچ کەسولایەنێک نییە؟ پێم وایە ئەمە هەڵە تێگەیشتنە، چونکە ئەو سزایانەی کە ئەمریکا بەپێی یاسای قەیسەر و بڕیارنامەکانی دیکەدایان سەپێنێ تەڕ و شک پێکەوە ناسووتێنن. سزانین بۆ سەر هەموو چالاکێکی دارایی، بەڵکو لە دژی کەسانی دیاریکراو، کۆمپانیای دیاریکراو و ئاژانسی دیاریکراوی ناوڕژێمی سووریان. لەبەرەوە هەرگیز مەبەستێک نەبووە. بە تەواوی دڵنیام ئێستاش هیچ مەبەستێک نییە لەلایەن ئیدارەی بایدنەوە کە سزا بەسەر هیچ کەسێکدا بسەپێنن لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا. بەڕاستی ئەمریکا پێویستی بەوە نییە مۆڵەتی جوگرافی بۆ دانانی سزا دەربکات کە بەم دوایانە لە هەواڵەکاندا باسکراوە. وەزارەتی دەرەوە و وەزارەتی دارایی ئەمریکا توانایەوەیان هەیە مۆڵەت بۆ هەر کەسێک دەربکات. دەتوانن بڕیاری ڕێگەپێدان بدەن بە پرۆژەی دیاریکراو و کۆمپانیای دیاریکراو کە بیانەوێت. ئەوە باشترە لەوەی ڕێگەپێدان گشتگیر و سزای گشتگیر دابنێت، چونکە ڕژێمی ئەسەد، ڕژێمی ئێران و رووسیا لەو ڕێگەپێدانانە سوودمەند دەبن. کاتێک ئەمریکا سزا بەسەر سووریادا دەسەپێنێت لەسەر کەسی دیاریکراو، ئاژانسی دیاریکراو، کۆمپانیای دیاریکراو و پرۆژەی دیاریکراو دەسەپێنێت. ئەگەر سەیری سزاکانی وێبسایتی وەزارەتی دارایی ئەمریکا بکەیت، لیستی هەموو ئەو کەسانی تێدایە کە ئەمریکا سزای بەسەردا سەپاندون لە سووریا. ئەو کەسانی ڕەخنە لە سزاکان دەگرن پێم وانە هەر ئاشناش بن بەم لیستە. وەڵامی من بۆ ئەو کەسانی ڕەخنە لە سزاکانی ئەمریکا دەگرنەوەیە بچنە سەر وێبسایتی وەزارەتی دارایی و سەیری ئەو کەسانە بکەن کە سزایان بەسەردا سەپێنراوە و پێمان بڵێن دەبێت کێ لەو لیستەلا بدرێ. بەڵام نیگەرانەکان لەسەر کاریگەری دومیەکانی گەمارۆکانە، نەک لەسەر گەمارۆکان خۆیان. ڕاستە ئەگەر جەنراڵێک لە ڕژێمی سووریا یان بزنسمانێکە ئامۆزای بەشار ئەسەد گەماروی دەخسەر، ئەمە کەیسێکی جیاوازە. بەڵام نیگەرانەکان ئەوەیە کە گەمارۆکان کاریگەری دووەمیان هەیە. وەزارەتی دارایی بە وردی ڕوونی کردووەتەوە کە سزاکان نابنە هۆکاری خاوکردنەوەی چالاکی مرۆیی و چالاکی دارایی لەلایەن ئەو کەسانی کە سەر بەڕژێمەکەنی. ئەگەر کەسێک پرۆژەیەکی دیاریکراوی هەبێت دەتوانێت بێت و داوای مۆڵەتی ڕێگەپێدان بکات.
میکانیزم هەیە بۆ ئەم کارە. پێم وایە باشترە خەڵگەم شتانە ببینن لەبری ئەوەی داوا لە ئەمریکا بکەن کارێک بکات کە ببێتەوەی سەختبوونی سەپاندنی سزا بەسەر ئەسەددا. Right, since we're on the international aid and assistance to Syria, the باشە کە باسی هاوکاریانی دەوڵەتیەکان دەکەین و بێگومان پرسی سنوورەکان و خاڵە سنوورەکانیش دێتە سەر باسکردن ئەو خاڵە سنووریە یەروبیە سپاس ئەو خاڵە سنووریە کار بەدەستانی باکوور ڕۆژهەڵاتی سووریا داوایان کردووە کە ئەو خاڵە سنووریش بکرێتەوە وەکو خاڵە سنووریەکانی دیکە. بۆچی ئەم خاڵە سنووریە ئەوەندە بە سیاسی کراوە و بۆچی ئەمریکا گوشار ناکات بۆ ئەوەی کە ئەو خاڵە سنووریەش وەکو خاڵە سنووریەکانی دیکە بکرێتەوە؟ نەخێر ئەمریکا گوشار دەکات بۆکردنەوەی بەڵام رووسیا ڤیتۆی دەکات. رووسیا نایەوێت ئەو خاڵە سنووریە بکرێتەوە. لە ڕاستیدا رووسیا نایەوێت هیچ خاڵێکی سنووری کراوە بێت بۆ گەیاندنی یارمەتی نەتەوەیەگرتوەکان. تاکەوە کار کە رووسیا ڕێگەی دابەکرانەوەی دەواازەی سنووری باب ئەلهەوا ئەوە بوو کە رووسیا نەیویستی هیچ گرژێکی لەگەڵ تورکیا بۆ دروست ببێت. بەڵام لەبەرەوەی دەواازەی یاروبیا هاو سنوور نییە لەگەڵ تورکیا رووسیا دایخست. داخرانی دەواازەکە بڕیارێکی تەواو ڕووسی بوو. بۆچوونی منەوەیە کاتی هاتووە وڵاتانی کۆمەک بەخش واز لە خۆسەرقاڵکردن بە مژاری گەیاندنی هاوکاری بهێنن، چونکە لەگەڵ لە ئارادابوونی قەیرانی ئۆکرایناش رووسیا پێی وایە یارمەتی مرۆیی تەنیا یاریەکە، گوشارێکە، کارتێکە. گومانی شم نییە رووسیا پێشنیازی هەر بڕیارنامەیە کە بۆ نوێکردنەوەی مۆڵەتی نەتەوەیەگرتوەکان بۆ گەیاندنی یارمەتی ڤیتۆ دەکات. وای دەبینم پێویست بکات وڵاتانی کۆمەک بەخش هەنگاوێک بکشێنەوە و سەرقاڵ بن بە دروستکردنی سیستەمێک بۆ گەیاندنی یارمەتی لە ڕێی دەوڵەتانەوە نەک لە ڕێی نەتەوەیەگرتوەکانەوە. بەو جۆرە یارمەتی لە هەموو دەواازەکانەوە دەگا بەڕووی باب ئەلسەلام، باب ئەلهەوا، جەرابلوس و دەواازەکانی دیکەش. باش ئەوەی کە من لە تۆ گوێم لێ دەبێت ئەوەیە کە تورکیا توانی خاڵە سنووریەکەی بابهەوا بکرێتەوە لەبەرەوەی کە رووسیا نەیویست کێشە لەگەڵ تورکیا دروست کات. باشە ئەمە بەمانایە نایە کە ئەمریکا بەپی پێویست گوشار دروست ناکات. رووسیا ئامادەیە کە خاڵێکی سنووری بکاتەوە بۆەوەی کە لەبەرەوەی کە تورکیا بەشدارەتیدا، بەڵام خاڵێکی سنووری دیکە ناکاتەوە لەبەرەوەی کە ئەمریکا تێدا بەشدارە. کەوابێ ئەمە پێمان ناڵێ کە ئەمریکا ئەو ڕۆڵە بەهێزە ناگێڕێت کە دەبێ بیگەڕێت وەکو ڕۆڵی کە تورکیا دەیگێڕێت. playing as a strong role that Turkey is in this case. Well, I think actually the better approach لە ڕاستیدا من پێم وایە باشترە ئەمریکا هۆشداری بداتە رووسیا و پێی بڵێ ئەگەر پێشنیازەکە ڤیتۆش بکەی یارمەتیەکە هەردەنێرین لە ڕێی کەناڵی جیاواز لە نەتەوەیەگرتوەکان بە دەواازەی یەروبیە و هەموو ئەو دەواازانەی دیکە کە کراون. پێشم وایە ئەگەر ئەمریکا وڵاتانی دیکەی کۆمەک بەخشەم کارە بکەن وا بکەن و ڤیتۆ رووسیا کاریگەری نەبێت، ئەو کات ئەگەری کەمتر دەبێت رووسیا ڤیتۆی بکات. بە بۆچوونی من ئەمریکا و وڵاتانی دیکە پێویستە تون بن بەرامبەر رووسیا. هیچ هۆکارێک نابینم بۆ ئەوەی تون نەبن لەم کاتەدا. بە لە بەرچاوگرتنی ئەوەی ئێستا رووسیا لە ئەوروپا دەیکات، ئەوەی چەندین ساڵە لە سووریا دەیکات، ئێستا لە ئەوروپاش دەیکات. بە بۆچوونی من نەرمینواندن بەرامبەر رووسیا دەبێت کۆتایی پێبێت. لە پێشنیارەکانیشدا بۆ کۆنگرێس دەڵێ کە رووسیا ناتوانێت ببێ بە هاوبەشێکی ئێمە. رووسیا سەلماندیەتی کە هاوبەشی ناوێت. کەوابێ بۆچی دەتوانم نمونەیەک بهێنمەوە؟ ئێستا ئەوە بۆ چەندین مانگە ئەگەر بگەڕێنەوە بۆ هاوین و بەهاری ساڵی 2021 کە ئەمریکا، بەریتانیا، فەرەنسا و وڵاتانی دیکە خەریکی دانوستاندنن لەگەڵ رووسیا وەک هەوڵێک بۆ مسۆگەرکردنی گەیشتنی یارمەتی مرۆیی لە سنووری تورکیاوە بۆ کامپەکانی ئاوەران لە ناو خاکی سووریا. هەروەها ئەو ناوچانەی دیکەش کە پێویستیان بە یارمەتیە لە باکووری سووریا. لە هەمان کاتدا کە دانوستاندەکان بەڕێوە دەچوون رووسیا و کامپانی بۆمباران دەکردن و ئەو خەڵکەی دەکوشت کە دانوستاندن دەکرا بۆ ئەوەی یارمەتیان بگاتێ. ئەمە شێوازی رووسیایە. رووسیا گاڵتە بە دانوستاندنی دیپلۆماسی دەکات. هەڵدێسی ڕاستەقینەی رووسیا بۆمباران، ئەو بۆمبانەی لە بنکەی ئاسمانی حومەیمیەوە بۆ کام پیاوەران دەیهاوێنژێ لە باکووری سووریا. باشە قەیرانەکەی ئۆکرانیا و مەشغوڵبوونی رووسیاوە بۆ ئۆکرانیا ئەوە هیچ دەگۆڕێت لە مامەڵەکردنی رووسیا و ئەمریکا لە سووریا؟
interaction in Syria? Well, I just say I'm not, not as a member of the government, but just as من وەک کارمەندێکی حکومی قسە ناکەم بەڵکو تەنیا وەک چاودێرێکی ڕەوشەکە دەڵێم بەڵێ دەیگۆڕێت چونکە ئەوە ئێستا لە ئۆکراینە ڕوودەدات استراتیژیانە لاوازی رووسیا لە ڕووی سەربازیەوە دەردەخات. رووسیا ئەو زلهێزە سەربازیە نییە کە ئێمە لە خەیاڵماندا بوو. ئەو زلهێزە سەربازیە نیە کە وڵاتانی ڕۆژهەڵاتی نێوەڕاست لە خەیاڵیاندا بوو. تەنانەت ئەوەش نییە کە ڕژێمی ئەسەد پێی وابوو. بۆیە پێم وایە توانێت رووسیا بۆ ڕوبەڕووبوونەوە لە سووریا زۆر سنووردارە. ڕەنگە هەمیشەش وابوو بێت. بەڵام پێم وایە ئێستا دەبینین ئێستا رووسیا بەڕاستی ناتوانێت هیچ هەڕەشەیەکی بکاتە کردار لە سووریا. هەمووانیش بە پێگەی رووسیا لە سووریادا دەشنەوە. پێویستیشە ئەمە داینامیکە دیپلۆماسیەکە بگۆڕێت. باشە تێگەشتنێک هەیە کە رووسیا ڕەنگە هێزێکی بەهێز نەبێت، ڕەنگە دەسەڵاتێکی بەهێزی نەبێ، ئابوورێکی بەهێزی نەبێت کە ئەمریکا هەیەی، بەڵام کاتێکە دێتە سەر سووریا رووسیا ئەوەی کە دەیڵێت دەیکات و بە پێچەوانەوە ئەمریکا ئەوەی کە دەیڵێت نایکات. ئەمریکا لە شەڕی تورکیا کوردی بەجێهێشت و هەمومان دەزانین کە چی ڕوویدا. ڕاستە کە ئێستا رووسیا مەشغوڵی ئۆکرانیا، رووسیا گەماروی ئابووری لەسەرەوە ئەو توانایی پێشترینێ، بەڵام رووسیا ئەوەی نیشانداوە کە کاتێک کە لە قەیرانێکدا لەو قەیرانەدا دەمێنێتەوە. Shown that if it's in a conflict, it sticks with that conflict. The Russians have lost they're in the process of losing a رووسیا خەریکە چوارەمین جەنگی بدۆڕێنێت لە سەرەتای 2020. شوبات و ئاداری 2020 رووسیا ڕژێمی ئەسەد و حەزبوڵڵا و هێزی قودس شەڕێکیان بە تورکیا و گروپە ئۆپۆزیسیۆنە سووریەکانی سەر بە تورکیا لە ئیدلیب دۆڕان. هەمان ئەو هێزانە لە لیبیا شەڕیان کرد. رووسیا ئەوەشی دۆڕاند. جارێکی دیکە رووسیا لە نۆگۆرنۆ قەرەباخ شەڕی دۆڕاند. ئەوە ئێستا لە ئۆکراینە ڕوودەدات چوارەمین جارە لە ماوەی 2 ساڵدا رووسیا شەڕ دەدۆڕێنێت. پێم وایە رووسیا سنوورێکی لەبەردەمە لەبەردەم توانەکانی لە سووریا. هەمووانیش خەریکن لەوە تێدەگەن بە لە بەرچاوگرتنی ئەو ڕوبەڕووبوونەوانەی لە نێوان تورکیا و باکووری ڕۆژهەڵاتی سووریا ڕوویاندا. جێگەی داخ بوو، کشانەوە بوو بۆ دواوە. ئیدارەکەی ترامپ کە من بەشێک بووم لێی ئەوەمان نەدەویست. هەوڵی زۆرماندا ڕێی لێ بگرین. ئەگەر لەبیرت بێت مایک پێنس جێگری سەرۆک و پامپەیۆ وەزیری دەرەوە چوونە ئەنقەرە بۆ هۆشداریدان بە سەرۆک ئەردۆغان لە سەپاندنی سزای ئابووری. ئەمە تەنیا لە پێناو پێشگرتن بەو ئۆپەراسیۆنەی ئۆکتۆبەری 2019 ئەنجامدرا. زۆر مایەی داخ بوو. بۆ چۆنی تایبەتی منەوەیە ئەمریکا پەیوەندی بەهێزی هەیە لەگەڵ هەم تورکیا هەم باکووری ڕۆژهەڵاتی سووریا. دەبێت ڕۆڵی ئێمە هێنانەدی چارەسەری دیپلۆماسیانە بێت. هەر گرژێک لەوێ ڕوو بدات، هەر ڕوبەڕووبوونەوەیەک ڕوو بدات، نابێ بگاتە پێکدادانی سەربازی. بۆ هیچ لایەنێک باش نییە، بۆ ئەمریکا و کۆمەڵگەی نێودەوڵەتیش باش نییە. پێکدادانی تورکیا و باکووری ڕۆژهەڵاتی سووریا تەنیا خزمەتی ئەسەد، داعش، ئێران و رووسیا دەکات. بە بۆ شوونی تایبەتی من پێویستە ئەمریکا هەموو گڕوتینی بەکار بهێنێت بۆ بەدیهێنانی چارەسەری دیپلۆماسیانە بۆ ئەو گرژیانە لە بری شەڕ. باشە لەو کاتەیە ئەوەی کە پێویست بوو بیکات ئەمریکا کردی؟ ئەو کات سیرکە ڕەوشێکی زۆر سەخت بوو. پێم وایە دەکرا ڕۆڵی باشترمان هەبێت. بەڵام لە لایەکی دیکە سەیری ئەو ڕێوشوێنە توندانە بکە کە سەرۆک ترامپ و وەزیری دارایی ئەمریکا لێدژی ئابووری تورکیا گرتیانە بەر. ئابووری تورکیایان تەپاند. پێم وایە بەرامبەر شەڕنەکردن وەک شوێنگرەوەی نەچوون بۆ شەڕدژی تورکیا ئەو ڕێوشوێنانە باشترین ئامرازی بەردەستی ئەمریکا بوون لەو کاتەدا. ئێستا یادی 4 ساڵەی داگیرکردنی ئافرینە لەلایەن تورکیاوە. لە ڕاستی ڕێکخراوی چاودێری مافی مرۆڤی سووریا بەم دوایانە راپۆرتێکی بڵاو کردەوە کە دەڵێت کە پێشێلکاری مافی مرۆڤ زۆر کراوە، زیاتر لە 600 کەس کوژراون، ئەشکەنجەدان هەیە، کوشتن هەیە، هەموو جۆرە پێشێلکردنێکی مافی مرۆڤ هەیە. ئایا ئەمریکا بە پێی پێویست هەنگاوی ناوە بۆی کە گوشار بخاتە سەر تورکیا، بۆی گوشار بخانە سەر میلیشیاکانی سەر بە تورکیا، تاکو هەندێک
کاتێک لەو کوشت و بڕ و پێشەلکردنەوەی مافی مرۆڤە کەم بکەنەوە؟ بە بۆچوونی من گەورەترین ئاستەنگ لە بەردەم ئاشتی بە درێژایی سنووری نێوان تورکیا و سووریا لە ڕۆژاوەوە بۆ ڕۆژهەڵات بەردەوامی ململانی نێوان تورکیا و پاکەکەیە. ئەگەر من دەسەڵاتداری ئەمریکا بام، دەستبەجێ لێ هاتووترین و بە ئەزموونترین دیپلۆماتەکانم دەناردن بۆ سازاندن و جوڵاندنی پرۆسەیەکی ئاشتی یان لانی کەم ڕێککەوتنێک لە نێوان تورکیا و پاکەکە. ئەگەر ئەمە ڕوو بدات هەموو شتێک چارەسەر دەبێت. ئەو پێکدادانە سەربازیانە ڕویان نەدەدا، دەشکرێت چارەسەر بەدی بێت بە گفتوگۆ و پرۆسەیەکی سیاسی. پێم وایە لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەمە کێشە چارەسەر نەکراوەکەیە کە ململانەی نێوان تورکیا و پاکەکەیە. ئێستا چەند ساڵە؟ 42 ساڵ؟ کاتی هاتووە کۆتایی پێبێ. مایی سەرگەردانیە بۆ هەمووان لە بەشی باکووری ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ڕێگەیەک نابینم بۆ سەقامگیرکردنی سووریا، عێراق و چەند ناوچەیەکی تورکیا بەبێ هەبوونی پرۆسەیەکی ئاشتی لە بجۆرە هەتا بڵێی پێویستمانە. باشە ئیدارەی ئەمریکا بۆچی ئەوە نابینێت؟ جار ئەمریکا دەیبینێت. بۆ نمونە ئیدارەی بۆش ساڵی 2007 و 2008 دیپلۆماسیانە دەستی وەردایە ململانەکە بۆ ماوەیەک نوێنەرێکی نارد. بە بۆچوونی من ئەم کێشەیە سەرەکیترین کێشەی چارەسەر نەکراوە لە بەشی باکووری ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ڕاستگویانە پێت بڵێم ئەم کێشەیە لانی کەم هێندەی ململانەی ئیسرائیل و فەڵەستین کاریگەری سەراسایشی نێودەوڵەتی هەیە. سیرکە نەک تەنیا ئەمریکا بەڵکو هەموو جیهان چەند وزەی دیپلۆماسی بەگەڕ خستووە بۆ چارەسەرکردنی کێشەی ئیسرائیل و فەڵەستین. پێم وایە پێویستە جیهان و کۆمەڵگەی نێودەوڵەتی لانی کەم هەمان وزە سەرچاوە کات و سەرنج تەرخان بکات بۆ چارەسەری هەمیشەی ململانەی تورکیا و پاکەکە. حکوومەتی هەرێم و قەندیل بۆ خۆشی دەتوانن چی بکەن ئەوان بۆ ئەوەی کە ئاسانتری بکەن بۆ حکوومەتی ئەمریکا کە ڕۆڵێکی لە پرۆسەی ئاشتیە هەبێت؟ Make it easier for the US to engage. I was in Baghdad as a military officer. سێرکە ساڵانی 2007 و 2008 ئەفسەری سەربازێ بووم لە بەغدا. ئەو کاتەی پێکدادانی زۆر گەورە هەبوو لە نێوان تورکیا و قەندیل. لەو کاتەدا هەرێمی کوردستان ڕۆڵێکی زۆر ئەرێنی بینی وەک نێوبژیوانێکی ڕاستگۆ لە نێوان هەردوو لایەن. ئێستا ڕەوشەکە سەختترە. ڕاستگۆیانە چوونی پاکەکە بۆ شنگال مایی ناسەقامگیریە. حەز دەکەم ببینم پاکەکە لەوێ بخشێنەوە و چێتە نێو پرۆسەی ئاشتی. ئاماژە بنێرێت کە لەگەڵ پرۆسەی ئاشتیە بە باوەڕی بتەوە. باشە باچ بەسەر بابەتێکی دیکەی گرنگ ئەوەش گفتوگۆی نێوان پارتە کوردیەکانە لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا. ئەمریکا هەندێک ڕۆڵی هەیە لە گفتوگۆی ئاشتیدا لەوێ، بەڵام دەمەوێت بۆچوونی تۆش لەسەر ئەو ململانەی نێوان پارتە کوردیەکانەوە هەوڵەکانی چارەسەرکردنیان بزانم. ئەوەی بۆم دەرکەوت لەو ماوەیەدا کە نێردرا بووم بۆ سووریا ئەوە بوو کە ئەو گفتوگۆیانە ئەگەر تەنیا لەبارەی کێشە خۆجیەکانی خەڵکی باکووری ڕۆژهەڵاتی سووریا بووان زەوینەی هاوبەش زۆر دەبوو. دەیانتوانی بشنە نێو پرۆسەیەک کە تا دەهات لێکی نزیک کردبانەوە، چونکە ناکۆکیەکانیان و کێشەکانیان بە تەواوەتی دیاردەبوون. ئەو بوارانە دیاردەبوون کە دەبووایە کاریان لەسەر بکرێت. بەڵام هەر کاتێک سەکۆی گفتوگۆ ئامادە دەکرا بۆ گەشتنە قۆناغی کۆتایی و گەیشتن بە ڕێکەوتنێکی کردداری و بەشکردنی دەسەڵات و چارەسەری ناکۆکیەکان بۆم دەرکەوت لەو قۆناغەدا گرژی نێوان قەندیل و ئەنقەرە پرۆسەکەی پوچەڵ کردەوە. بەڕاستی ئامادەی قەندیلم نەبینی بۆ کشانە دواوە و ڕێخۆشکردن بۆ خەڵکی باکووری ڕۆژهەڵاتی سووریا لە نێو خۆیاندا ناکۆکیەکانیان چارەسەر بکەن. لە شوێنیەوە ئەوانەی لە قەندیلن کە هەندێکیان خەڵکی تورکیان، هەندێکیان خەڵکی عێراقن، هەندێکیان خەڵکی ئێرانن، لەپڕ خۆیان پێدا دەکرد و ڕێیان دەگرت لەوەی خەڵکی قامشلۆ حەسەکە و کۆبانێ خۆیان ناکۆکیەکانیان چارەسەر بکەن. ئەوە مای پەژارە بوو. I thought that was very, very frustrating.
What do you think of the northeast Syria? بۆ چوونی تۆ لەسەر نیگەرانەکانی ئیدارەی خۆسەر و پەیدە بەرامبەر بە ئەنەکەسە چییە؟ چونکە ئەوان دەڵێن کە شتێک ئێستا لە بیرم بێ بۆ نمونە ئەوان دەڵێن کە ئەنەکەسە داوای زۆر زیاتر دەکاوەکو لە قەبارەی خۆی لەوێ. I don't know the size of anyone's constituency in the northeast. قەبارەی بنکەی جەماوەری هیچ لایەنێک لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا نازانم چۆن دەپێورێت. هیچ هەڵبژاردنێک نەکراوە و لەوێ حیزبە سیاسیەکان ئازادانە چالاک نین. بۆی ئەگەر ڕاستگۆ بم هێشتا پێم وایە زەوینەی هاوبەش زۆرە لە نێوان هەردوو لایەن. ئەگەر لێیان بگەڕێن لە نێو خۆیان دەتوانن بگەنە ڕێکخستنێکی کردداری. I have time for one more question, but I'm going to make it two-part, which is basically two questions. کاتم بۆ پرسیارێکی دیکەمەوە بەڵام دەیکەم بە دوو بەشە، ینی بەڕاستی دوو پرسیاری دیکە. یەکەمیان باسی ئەوەت کرد کە ئەمریکا پێویستە نوێنەرێکی بۆ کێشەکانی نێوان پەکەکە و تورکیا هەبێ، بەڵام ئەمریکا نوێنەرێکی بۆ سووریاش نییە ئێستا. نەبوونی نوێنەری ئەمریکا بۆ سووریا ئایا ئەمە بەو مانایە دێت کە ئەمریکا تەرکیزی لەسەر سووریا نییە یان ئەوەندە گرنگی بە سووریا نادا؟ و پرسیاری دۆمیشم لە کۆنگرس باسی ئەوەت کرد کە لە سووریا فرۆشتنی مادە هۆشبەرەکان یان بزنسی نارکۆ هەیە، دەتوانانی زیاتر لەسەرەوە پێ بڵێ؟ Business in Syria. Can you elaborate on that? Let me deal with the باشە، سەرەتا بە باسی قاچاغی نارکۆ بکەم. ئەوەی لە ساڵانی ڕابردوو ڕوویدا دەرکەوت کە ڕژێمی ئەسەد قاچاقچی مادەی هۆشبەرە. مادەی سەرەکی قاچاقچەکەش کاپتاگۆنە. بە قسەی شرۆڤەکارانی پسپۆڕ ملیاران دۆلار داهاتێتی. دەزانین بۆ کوێ دەنێردرێت؟ بەڵێ، کەمێکی بە دەریای نێوەڕاستە ڕەوانە دەکرێت، بەڵام بەشە سەرەکیەکەی بە کەنداوی فارسیدا ڕەوانە دەکرێت، بە تایبەتی بۆ سعودیە و وڵاتانی دیکەی کەنداو. ئەو بازرگانیە داهاتێکی ناڕەوای گەورە بۆ ڕژێمی ئەسەد و هاوبەشەکەی حەزبوڵای لوبنانی دابین دەکات. لە نێو ڕژێمی ئەسەد برای بەشار ئەسەد بازرگانیەکە بەڕێوە دەبات. ڕژێمی ئەسەد بۆتە دەوڵەتی نارکۆ. ئەمە دەکرێت زۆر بە سادەیی پێشی پێ بگیرێت. ئەگەر بێت و کۆمەڵگەی نێودەوڵەتی هێزێکی سەربازی تایبەتمەندی مادەی هۆشبەر بنێرن و پشتگیری دیپلۆماسیشی هەبێت، پێم وایە زۆر بە ئاسانی دەکرێت. بەڵام ئەو پشتیوانیە بوونی نییە وایە؟ پێم وایە هەیە. کۆنگرێسی ژووردەوردا خەریکەکاری لەسەر دەکات. کۆنگرێسمان فرێنچ هیڵ ڕەشنووسی پێشنازە یاسایەکی ئامادە کردووە بۆ دروستکردنی گوشار لەلایەن ئەمریکا و بەرامبەر ئەو کێشەیە. ئەم کێشانە هەموویان ئاسانتر دەبوو ئەگەر ئەمریکا کەسێکی هەبووە بە ناوی نێردەی تایبەتی ئەمریکا بۆ سووریا. من و ئەوانەش کە پێش من لە سووریا بوون ساڵی 2014 کاری باشیان کرد. 2021 و 2022 ئەو دوو ساڵانن کە ئەمریکا نێردەی تایبەتی نەبوو بۆ سووریا. هێشتا کەسانێک هەن لە نێو وەزارەتی دەرەوەی ئەمریکا کار لەسەر دۆسی سووریا دەکەن، بە سەختی کار لەسەر سووریا دەکەن، بەڵام وڵاتانی دیکە هەستی پێ دەکەن کاتێک ئەمریکا کەسێکی دیاریکراوی نییە بۆ وەرکە. ئەگەر سەیری وەزارەتی دەرەوە بکەی نێردەی تایبەتی بۆ هەموو شتێک تێدایە. ئازار بەخش نابێت دەگەر هەبێت. هیچ پرەنسیپێک نییە دژی هەبوونی نێردەی تایبەت. بەڵام بەخێرە باشە بۆ نوێنەرێک نییە، بۆچی ئیدارەی بایدن نوێنەرێک دەستنیشان ناکات؟ ئەم پرسیارە بۆ ئەوانە. پێم وایە هەبوونی نێردەی تایبەت بۆ سووریا گرنگە. ئەوە دڵنیایی دەدات بە زۆر لە هاوپەیمانانمان و کاریگەری دەبێت لەسەر تێڕوانینی ناوچەکە بۆ بایەخپێدانی ئەمریکا بە سووریا. جۆل ڕێبێرن، نێردەی پێشووی ئەمریکا بۆ کاروباری سووریا، زۆر سپاس بۆ کاتەکەت. سپاس بۆ تۆ. سپاس بۆ